ماوەسە جانسۆنی أهلا وسهلا. ساعتی چۆنە ماشێ بس الحمد لله الحمد لله. ئێمە بەرنامەی لاپەڕینە وێنەی کەسایەتێکمان پێ پێمان خۆش منی أو لازم ضربا لازم ضربا نوسر ورامنوس شتێکی خۆش لەگەڵ ماوەسە بس ياك شي جربوا كسوين شيخ عبد الرحمن جنينا بريمان كده بو مصيف ڕەحمەت بیت فرحمة يا دي بخير برادر ما بو زور رامنوس زور سالاقو والله سوين بريمان كريت كنا قرينا قلت والله تخارتها التوفيق لقى حازم ماشي ولقى زور عباس ابو سليم عن دعوت كذي ابو سليم مليونير يكبو لكويت دجيا اوانش اوي عن دعوت كذبو والله تسوينا حفله زور خوش بس صار بيز بيدار بوين خارت هاي الجوراي يقول لبو تعبت لبو ارشيفي ابو سليمي حازم تشيش دعوتك يا حازم تشيبو اجبر يا دي بالخير والله زور عبد مسح ولا سويده جيلي معنا او تصوير ذكر او رجال قاري زور خوش بو كاتين وجه رداك بسر بعد بس داجر بورداوي سمار بسر هات كوباري الاستادي للريل اللي قد نازم وانا زاش وشتي وريا قربو بناي فيش برقي قلت انا ما فيش برقي دوا درت وانا بيا زاجبوني پارەکەشتاندا بارس برادر دەرچ شو بەرنامەمان لەگەڵیە الحمد لله ستێ لە بۆی والله داوركم سربرز بي خواه موفقك على الجارداب مني دەیناسیەوە كهديتي نعم ناس. سپاس قوربان باشی باش جانا بەڕێز وەریشە دێ والله لە شێ بووم برێ ئەمریکا لەش ساقی خۆش بیاڕی چاوەکەم بەرنامەی لاپەڕینە پێمان خۆش بوو وێنێکمان پێ نیشانی بەڕێز تێمزان دەیناسی بەڵێ سەرچاوم کاک نازم بەرێ دەیناسم پیاوی زۆر چاکە خانەدانیشە ڕۆشنبیریشە نووسەر و شاعیر نازم دڵبەن ساڵی 1954 لە گەڕەکی تەیراوەی شاری هەولێر لەدایک بووە. قۆناغی سەرەتایی لە تەیراوە تەواو کردووە. لە گەڕەکی کوران درێژەی بە خوێندن داوە. لە ساڵی 1972 یەکەم شعری خۆی لە ڕۆژنامەی ژینی کاکەی فەلاح لە سلێمانی بڵاو کردوتەوە. یەکەم ریپۆرتاژی هونەری لە ساڵی 1974 بڵاو دەکاتەوە. هەر لەو ساتەوە چۆتە ناو ژیانی ڕۆژنامەنووسی و تاکو ئێستا بەردەوامە. کاری لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکاندا کردووە وەک هاوکاری، کوردستانی نوێ، ڕۆژی کوردستان، ڕۆشنبیری نوێ، کاروانی وەرزشی و زۆری تر. بەڵام ڕۆژنامەی هاوکاری بە یەکەم کاری ڕۆژنامە نووسی خۆی دەزانێت. ساڵی 1986 یەکەم دیوانی شعری بە چاپ دەگەیەنێ بە ناوی عاشق. جگە لە بواری ڕۆژنامە نووسی چەندین نووسینی شانۆی و سیناریۆی دراما و سینەمای نووسیوە. تاکو ئێستا زیاتر لە 1000 نووسینی شعر و ریپۆرتاژی لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو کردوتەوە. ئەندامی سەندیکای ڕۆژنامە نووسانی عێراقە، ئەندامی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە، ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتیە، ئەندامی یەکێتی نووسەرانی کووردە، ئەندامی سەندیکای هونەرمەندانی کوردستانە.
بینەرانی زوو خۆشەویست زەمکارتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەشکەی لاپەڕە بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لاپەڕەی ئەم جارەمان جیاوازتر لە لاپەڕەکان کە لە کۆتا ڕۆژەکانی مانجی ڕەمەزانی پیرۆزە وا بەرە و نزیکبوونەوەی جەژن دەچین جیاوازێکەکەی بەرنمەی ئەم جارەمانەوەیە کە وێنەگرتنی بەرنمەکەمان لە شەوێکی جوانی ڕەمەزاندایە و شەوێکی پڕ خۆشەویستی شەوێکی پڕ لە عاشق چووکە میوانەکەمان شاعیرە شاعیرێکی عاشق گەنج مامۆستا نازم دڵبەندە ئێمە ئێستا بەرە و پیری مامۆستا نازم دەچین و سڵاوی لێ دەکەین ئەوی شەر خەریکی کتێبە مامۆستا سڵاوت لێبی چۆنی قوربان ئەحواڵ چۆنە ڕاستۆنە سوپاس دەکەین کە لە بەرنمەکەمان ئامادە بووی و بەرنمەکەی ئەم شەومان جیاوازتر لە بەرنمەکان کە شەوێکی مانجی ڕەمەزان و پڕ جوانی و پڕ عاشقا ئێمەش بەڕێستمان بە شاعیرێکی گەنجی عاشق ناسان نازم پێت ناخۆش نییە پێم خۆش بوو ئەگەر کات لێرە تەواو بووە پیاسەیەک بکەین و هەندێک گفتوگۆ بکەین باش بەسەرچاو وەڵام من هەر سەیری ئەو کتێوانم دەکرد ئەوە ڕۆمانێکە هیچ کاتم فرم با بڕۆمان بابێ مەودیوت مامۆستا سەرەتا پێم خۆش بۆ بپرسم مامۆستا نازم دەستپێکی نووسینی سەرەتای دەستپێکی نووسینی بەڵێ بەڵێ و کاری ڕۆژنامە نووسی بۆچی شعری هەڵبژار ئەولا بەر لە هەموو شتێک من شعر من نووسینی شعر دەگەڕێتەوە بۆ ساڵی 1972 بەڵێ ئەو کاتە کە قوتابی ناوەندی بووم و بەهرەی هەستم کرد بەهرەی خودایی لایە کە ئەویش وەک هەموو ئینسانەکانی تر ئەو بەهرەیەم لە دروست بوو کە بەهرەی شعر بوو چەند وەکو هەموو کەسانی تر شعرم نووسیوە و ڕەشم کردوتەوە دڕاندوومە بەڵام دوجار لە ساڵی 1972 یەکەم شعرم بڵاو کردەوە لە ڕۆژنامەی ژینی کاکەی فەناح لە سلێمانی کە بۆ من دنیایەکی خۆش جیاواز خۆشی لە بۆم دروست کرد گوتم یارە منم ئەوە یەکەم کەسم کە لەو ڕۆژنامەیە وام دەزانی یەکەم کەسم لەو ڕۆژنامەیە من شعر بڵاو دەکەمەوە و هەموو کەسیش تەماشام دەکاتن ئەو ڕۆژە ئەو پەڕی خۆشحاڵی پێبەخشی مامۆستا هەموو کەسێک دەتوانێت شعر بنووسێت هەموو کەس دەتوانێت بێت بە شاعیر نا دڵنیاییەوە نا چونکە گوتم شعر بەهرەیە وەکو وەرزش وەکو هەر شتێشتر بەهرەیە ئەگەر بەهرەت نەبێ بە دڵنیاییەوە ناتوانی دوایە شعر ئەحساسە یعنی هەستە لەگەڵ هەموو شتێشتریش دەبێ خوێندنەوەت هەبێ ئەگەر نەخوێنیەوە بە دڵنیاییەوە ناتوانانی هەچ شتێکەوە بکەیت چاوەکە سپاس کاسە سپاس بە دڵنیاییەوە ناتوانێت ببیە شاعیر مامۆستا ڕۆژانە سەرباری ئەو جەنجاڵیەت بە ژیانەوە دەتبینم دایمەن بە گوڕ ڕێ دەکەی وە گوڕ دەنووسی بەڵێ من هەموو ژیانم تا ئەو کاتەی کە لەگەڵ تۆ ڕێ دەکەم خۆم بە گەنج دەزانم لە زۆر شتا چونکە ئەگەر ئینسان ڕۆژانە نەجوڵێتەوە لە هەموو ژیانی زوو دەکەوێت لای منیش نووسین و هونەر بۆتە پەیژەیەک بۆ ئەوەی دائیمەن من بەسەر بکەوم و بتوانم ژیانی ڕۆژانەی خۆمەوەها بە گۆڕ بەڕێکەم ئایا نووسین بۆتە هۆی لە بیرچوونەوەی ئازارەکانت زۆر جاریش ئازارەکانم نووسین دروست دەکا بۆ من یعنی کەواتە ئازار لە هەردوو لا یارمەتی منی داوە چونکە بە دڵنیاییەوە نووسەر شاعیر ئەگەر هەست بە چەسانەوە و ئازار نەکا ناتوانێت هەچ شتێک وەدەست بێنێ لە ژیانی ڕۆژانەی خۆیدا زۆرێک لە ئاست و تەمەنە جیاوازەکان کە لە فەیسبوک دەیان بینم بە تایبەتی لە واڵەکەی تو کە کۆمنتت بۆ دەنووسن دایمان دەڵێن مامۆستا ئێمەوە هەست دەکەین ئەو شعرە بۆ ناخ و خۆشەویستی ئێمە نووسیوتە چی تێ بۆیان ئەمە یەکشت هەیە ئەو شانەی کە من دەینووسم لە دیوانەکانی شمدایە من هەمیشە مامەڵە لەگەڵ هەستی ئینسانەکان دەکەم وەک
چۆن مامەڵە لەگەڵ هەستی خۆم دەکەم ئاواش مامەڵە لەگەڵ هەستی ئینسانەکان دەکەم و لە بیریشت نەچێ یعنی ئینسانەکان لە زۆر حاڵەتدا یەک دەگرنەوە لە دەربڕین لە خۆشەویستی لە ناخۆشی لە خۆشیەکان بۆیە پێم دەڵێن لە زۆر شتی تریش پێم دەڵێن فعلەن تۆ ئەو شتانەی کە دەینووسی هەمیان وا دەزانین لەگەڵ هەستیمە ڕێدەکات یعنی ئەوە بەشێکە لە گەورەی نووسین بۆ بەرامبەرەکەت ئەو کەسانەی کە کۆمنت بۆ تو دەنووسن زیاتری گەنجن ینی وا دیارە تۆ زیاتر شعر بۆ گەنجەکان دەنووسی مەمەستا نازم خۆی عاشقا یاخود شعرەکانی وان ناسک و جوانن بۆ گەنجان دەنووسێت من سەرەتاش باسی هەندێک شت کرد لێکەوە پێشەوەی بین ئەو دیمانەیە ڕێخین عشق کاکە جان ئەگەر ئینسان عاشق نەبێ چۆن دەتوانێت ڕێ بکە چۆن دەتوانانی ژیانی ڕۆژانەی خۆی بەڕێوە بکە بۆ عاشقت پەیوەندی بە تەمەنەوە نییە گەنج و پیر 50 ساڵبی 6 ساڵبی خۆ هەر عاشقا هەموو کەسی ڕقیشتی جوان بێتەوە نەخێتکەواتە هەموو جوانیەکان ما پێدەباشین کاکەجان منیش عاشقم شتێکی جوانی تۆم خۆش دەوێت لەگەڵ هەموو تەمەنەکان خۆت دەگونجێنی لەگەڵ هەموو ئاسوتەمەنەکان خۆت دەگونجێنی ئەوەش بەشێکە وەکو ئەو یاریزانە وایە کە یاریزانی ببوورە و پرسیارە دەکەم ئەمن چکە لەگەڵتم دایمەن زۆر یادگاری و سەفەرەکانمان بەیەکەوە بوو دیمە لە هەموو ئاسوتەمەنەکان مامۆستا نازمیان خۆش دەبوو بە جوانیەوە باست دەکەن من دائما پەیڕەوی ئەو یاریزانە دەکەم کە لە هەموو شوێنەکان یاری دەکاتنی کەواتە بگۆتە داینەمۆی ئەو یاریە منیش وا خۆم هەست بە خۆم دەکەم دەبێت تۆ لەگەڵ هەموو کەسێک خۆت بگونجێنی چکە خۆت نەگونجێنی یعنی تۆ پراوێز دەخەی لە ژیان گۆشە گیر دەبی منیش باوەڕم بە گۆشە گیری نییە مامۆستا با زیاد ماندید نەکەین بچین چایەک بخۆینەوە یا قاوەیەک زۆر حەزەکەم بچین چایەک بخۆینەوە چونکە برادرانی وێنەگریش لەگەڵمانە ئامادی بوون ئەوانیش خۆیانە چایەک بخۆنەوە ڕەمەزانە و بازاریش قەڵەباڵغە بەدڵنیاییەوە چون بەڵام بینێرانی خۆشەویست ئێمە لە بەشێکی هەرە زۆری بەرنامەکانمان باسی ئەومان کردووە کە میوانەکەمان خۆی شوێنی دانیشتن و گفتوگۆکردنی خۆی هەڵەبژێرێت مامۆستاش وا دیارە دایمەن پێی جوانە لەو کوچە و کۆڵان و بازاڕە شعبیانەی میلیانەی شاری هەولێر گوزەر بکە و بگەڕێ و پیاسە بکات هەر خۆشی وابزانم نزیک بوو ماوەیەکی زۆر نزیک بوو لە محلەی عەرەب و لەبەرەوەی ژیانی گەنجێتیمان هەموو بەو شەقامەدا گوزەر کردیە و ماڵەکەشمان ساڵێک هەر لێرە بوو بۆیە دائیمەن من ئەگەر ڕۆژانە بەو شەقامە و بۆ شوێنانەدا نەڕۆم وەکو دەڵێن دڵم داناکەوێ چکە کۆمەڵک یادەوەری پڕ لە خۆشەویستی و پڕ لە جوانی لام دروست کردیە هەر بۆیەشە من ئێرەم بۆ بەرنامەکەتان هەڵبژارد زۆر سپاس دەکەین مامۆستا ببوورە ماندوومان کردی ئەمڕۆ زۆر
جگەلەوەی ناو بازارێک پیاسەمان کرد و پرسیار و وەڵام و ماندوو بووین زۆر دوجار کە میسمانی سراحەت کەین بەڵام بینامان سەر خەڵا ئەوە زیاتر ماندوودی کرد ئەوەیان ڕەنگە هیلاچێکی پێوە دیاربی زۆر سپاس دەکەین مامۆستا داوای لێبوردن دەکەین دووبارە بورای پێمان خۆش بوو ئەوە بپرسین لێرە لای تۆ شوهرەت چییە و شوهرەت چی بە مامۆستا نازم بەخشیوە شوهرەت بەر لە هەموو شتێک جوانی و ڕێزی خەڵکەکەیە بۆ تۆ بەڵام لە هەمان کات ژیانت لێتە سک دەکاتەوە زۆر جاریش دەبێتە سەرێشە و ناخۆشی بۆت بەڵام لەگەڵ هەموو شتەکانیشدا لە لای من شوهرەت هەر جوانیە چونکە بەشێکە لە ڕێزی خۆت بۆ بەرامبەرەکەت ئی بەرامبەرەکەشت بۆ خۆت ڕاست بەهۆی نووسینی سیناریۆی دراما و شانۆکانتەوە زۆر لە دەردەدڵ و ئاواتەکانی هونەرمەندان نزیکی ئایا لە ئێستادا دراما و شانۆ لە چ ئاستێکدا دەبێنی مامۆستا نەزم بێگومان ئەوە پێش چەند ڕۆژێکی تریش هەر لە دیمانەیەشتر باسی هەندێک شت کراوە هەندێک شتیش نووسرا بەڵام کێشەی یان پرسی درامای کوردی دەگەڕێتەوە سەر ئەو زەمانەی ئێستا کە درامای بیانی پەخش دەکرد لە تەلەڤیزیۆنەکان و دوایی درامای بیانی کە باڵی بەسەر بینەری کورد دەکێشاوە بەڕای من هەتا ئاستێک درامای کوردی ناتوانێ خۆی بخاتە بەرامبەری ئەو دراما بیانیانەیە کە پەخش دەکرێت ئەوش بەهۆی نەبوونی بودجەیەکی پێویست نەبوونی ستۆدیۆهاتی پرۆفیشنەڵ نەبوونی بە ڕاشکاویەوە بڵێن دەرهێنەری ڕاستەقینەی ئەم بوارە بۆیە من لێرەوە دەڵێم درامای کوردی ئێستاکە لەو ئاستە نابێنرێ کە لە سەردەمی زێڕین بەو هەموو دەردەسەری و کەم دەرامەتی و کەم هونەریەی کە هەبوو لە کاتی خۆیدا ئەوسا لە زۆرێک لە دیمانەکان و لە بەرنامەکان پێشکەشکار دایمەن پرسیاری ئەو لە میوانەکەی دەکا ئایا چەند جار عاشق بووی بە تایبەتی و کەسانێک کە شاعیرن و ئیلهامی شعریانەیە بەڵام من لێرەدا پێم خۆش ئەوە لە تۆ بپرسم ئایا چەند جار مامۆستا ڕقی لە عاشق بوون بۆتەوە عاشق جوانە بەڵام شەرتیش نییە تۆ هەموو جارێک عاشق بتکا بەو سیمبۆڵەی کە تۆ دەتەوێ من تەنها یەک جار ڕقم لە عاشق بۆتەوە هەموو ژیانم عشقم بە جوانی دیوە و دیوانەکانیشم شاید حاڵی ئەو عشقە جوانانن کە هەڵم ڕۆشن لە ناخی خۆمەوە بەڵام دووبارەی دەکەمەوە یەک جار ڕقم لە عاشق بۆتەوە ئەوە یەک و عشقی ئەو زەمانەی ئێستاش لە نێوانی هەردوو ڕەگەزدا زۆر بەسەقەت دەبینم چونکە هیچێکیان باوەڕیان بەو عشقە پیرۆزە نییە کە فعلەن ناوی عشق ڕاست تۆ زۆر ژیانی خۆت تەنها دەکەی ئایا هەز ناکەی و تەنهایە دەتگرێنێت گریان زۆر ئاساییە بۆ نەگریم باشە من کە شعرێک دەنووسم یان کە درامایەک دەنووسم ئێستا من درامام لە دەستە باسی گریانی ئینسانێک دەکاتن ئەو ئینسانە شەوانە هەموو بیرەوەریەکانی خۆی دەکاتە فلیمێکی سینەمایی و لەسەر ئەو شاشەیە دایدەنێ و هەندێک جار بۆی دەگریێ لە نەتیجەی ئەو گریانە خۆ دووبارە دیالۆجی زۆر جوانیش دەنووسیتەوە ئەمیش هەروە لەم ڕۆژانە فەرید مەغموری شاعیر نووسینێکی لەسەر تۆ و شعری خودا حافیز نووسی بوو وا دیار بوو زۆر چوو بۆ ناو هەست و نەستی شاعیر کاک فەریدەوە ئەو تێکست و شعرە جوانت ئایا بەڕێزت تاکو ئێستا
ئەو بیرەوەری ئەو شعرت هەلا بیر و هزری تۆداماوە بە تایبەتی کە خودا حافیز هونەرمەندی گەورە زیارە سعد کردێتی بە گۆرانی لە ساڵی 1993 شعری خودا حافیز لێرەوە چاوی شاعری جوان فەرید مەخموری ماز دەکەم دڵنیابە من بە زاری خۆم وە ناڵێم شعری خودا حافیز لە ناو هەستی زۆربەی زۆری هەر هەموماندایە بڕوا بکە زیاتر لە دە کەس کە گوێیان لە گۆرانیەکەی هونەرمەندی گەورە زیارە سعد دەبێ خودا حافیز کە شعری منە دەڵێن ئەوە چییە دەڵێ ئەتونە ناو ناخیمەی من ساڵی 1993 ئەو شعرەم نووسی بەڵام ڕەنگە ئێستا بە شانازیەوە دەڵێم ئەوە شعری منە چونکە زۆر لەگەڵ هەستم یەک دەگرێتەوە بۆیە ئەو شعرم زۆر خۆش دەوێت چیرۆکی و شعرە چۆن دروست مامۆستا هەر لەگەڵ هونەرمەندی گەورە زیارە سعد دروست بوو پێکەوە بوون یاخود داوای لێ بەڕێزت کرد و شعرە بنووسی چۆن بوو نا پێکەوە بووین جارێشتری باسی ئەوەم کردووە من و زیاد زۆر پێکەوە بووین بەر لەوەی سەفەر بکاتن ڕۆژێکیان هەردووکمان لەناو سەیارە گوێمان دابووە هایدا کە هەردووکمان عشقی ئەبەدیمان بۆ هەیە هەتا ئەو لەحزەیەش ئەو خودا حافیزیەی گوت هایدا گوتی نازم دەتوانی شعرێک بنووسین ئەو گۆرانەی بڵێمەوە طبعا منیش گوتم زۆر عشقی دەنجی هایدەم گوتم گوتی کەی گوتم ئێستا هاتین لە ڕێستۆرانتێکی زۆر ئاسایی دانیشتین کە وەک ڕێستۆرانتەکانی ئێستا نەبووە تاکید بە دڵنیاییەوە من دانیشتم هەر قەڵەبەکەم دەرێنا و پێم وایە هەڵە نەبم لەسەر پارچەی پاکەتم نووسی ئەو کات پارچەی پاکەتی جگەرە نییە شعرەکەم نووسی و پاشتە ڕۆژێک تۆماری کرد کە تۆماری کرد ئەو شتە جوانە دەرچوو کە ئێستا کەش پێم وایە سەدا و هەست و خۆشەویستی خۆی لای گوێگر هەرماوەتەوە من لێرەوە ئەسەب بۆ زیاد ئەگەر جارێکی تر نەمدیتەوە دووبارە قەت پێی ناڵێم خودا حافیز ئەو جارە پێی دەڵێم بەخێر بێەوە ئێمەش ئەو شعرە لە بیر و هزری ئێمە هەرداماوەتەوە هەمومان وابزانم یادگاریەکمان لەگەڵ و گۆرانی و شعرەدا هەیە بەڵێ لێرەوە سڵاو و ڕێزمان بۆ هونەرمەندی گەورە مامۆستا زیاد ئەسعد منی شەروە و پێشمان خۆشە گوێمان لە شعرەکە بێ نازانم یان بیخوێنینەوە لەناو کتێبەکانت هەیە لێرە یاخود لە جێگەگەر لەناو مۆبایلەکەم هەیە وەڵا وڵایەکە بمان دێت زەرچاو خۆت دەیخوێنەوە یان من بیخوێنمەوە کەیفی تۆ مامۆستا نا ئەوەی تووە حەزەکەی بیدە من یەک کۆپڵەیە خوێنمەوە هەر یاخود بە گۆرانی بۆتە لێمەوە حەزەکەی وەلوکان گۆرانی بێژ نیمە بخوێنەوە تازە ڕۆی جارێکی تر نابینمەوە بۆ ناسووتێم لە شەوانی تەنیاییمدا یادت ناکەم بۆت ناگریم خودا حافیز خودا حافیز
مامۆستا زەحمەت نەبێ ئەو کچە و کۆڵانە کۆنانەی هەولێر نەبوون بە خەون و تێکستی نووسینی شعرەکانت بە تایبەتی لە کتێبی ئەرێ بە بیرت دێمەوە وەبزەم هەلە لامانە کتێبەکە زۆر چاکە لە کتێبی ئەرێ بە بیرت دێمەوە بە تایبەتی لەو تێکستێک کە دەڵێ عەجەب لە هەولێرە عەجەب شەقامی مزەفەریە نامناسیێتەوە ئەوە شەقامەکەیە ئەو کوچە و کۆڵان لەو قەڵاتەوە بگراتە دەچیتە گەڕەکی عەرەبان و خانەقا و تەیراوە و کوران و سێتاقان جاران هەر ئەوە هەبوو هەمومان کۆمەڵێک یادەوەری خۆشمان لەناو ئەو کۆڵان و گەڕەکانە هەیە منیش وەک هەموو هەر کەسێک هاتم شعری لە هەولێرە عەجەب شەقامی مزەفەریە نامناسێتەوە ئەوە شەقامی مزەفەریەیە کە خەیاڵی ئەو شعرم بۆ هات ئێوارەیەک بەو شەقامەدا ڕابردم جاران بەدەیان دۆست و برادەر و ئەزیزی خۆم دەدیت ئەو خەڵکە جوانانەی هەولێریم دەدیت بەڵام ئەم ئێوارەیە ئەسەف کەسیانم نەبینیەوە بۆیە بڕیارمدا بچمەوە قەڵەمەکەم دەست بدەمێ و شتێک لەگەڵ ئەو بیرەوەریە تاڵە بڵێمەوە دوجاریش ئەو شعرەی تێدا دروست بوو کە زۆر بە شانازیەوە گوێگر خوێنەر ئەو شعرەمی لێوەرگرت ئێستاش کە بە هەندێک لەو برادرە کۆنانەی کۆڵانی تەیراوە یان کوراندا دەچم دەڵێن فلان دەڵێ بۆ ناوی منی تێدا نەبوو یان ئەو دەڵێ بۆ ناوی منی تێدا نەبوو وعدبی لە بەشی دووەمی ئەو قەسیدەیە ناوی هەموو ئینسانە جوانەکانی ئەو شارە بنووسمەوە لەبەرەوەی ئێستا خۆم بە غەریب دەزانم لەو شارە مامۆستاگەر ئەم جارە هانا بۆ خۆشەویستی بەریتەوە چێ بە عشقی یەکەمت هەڵدەبژێری یاخود چێ بۆ عشقی یەکەمت هەڵدەبژێری تا ئێستا بیرم لەو خۆشەویستە تازەی نەکردوتەوە چونکە بەڕاستی خۆشبیستنی ئێستا قاڵە دەبێ من کەسێک بدۆزمەوە بتوانی لە دەردە دڵی من و لە تەمەنی پیری من بگات لەوێوە عشق دروست دەبێ و لەوێوە ئەو خۆشەویستیە تازە دروست دەبێ بۆیە تا ئێستا ئەو خۆشەویستە تازە نەدۆزێتەوە مامۆستا پێم خۆش بوو بزانم مامۆستا نازم چۆن دەڕوانێتە تەمەن چییە بەنس بەدەو تۆ ئەو شەوە خەریکی لە بەرنامەکەی خۆت من بگرێنی بەڕاستی تەمەن جوانە هەمومان بۆ تەمەن عەوداڵین هەمومان بە پیر تەمەنەوە دەچین من شعرێکم هەیە بۆ پیری حەز دەکەم لێرە بیخوێنمەوە پێما خۆشە بەڵێ لە دیوانی سێمم بە ناوی ئازارەکانت لە ئازاری منە چێ پێمان باش وەڵام مامۆستا شعرەکەمان بۆ بخوێنی و سوپاس دەکەین بەسەر چاو پی زوو بوو بۆ من هاتی کە ڕۆحی گەنجیم ڕۆشنا بوو کوا تۆ ڕێگەی ماڵی ئەمڕۆ حەد پێزانی ئێستاش هەمووش دەرگای مردنم لێ دەکەیەوە ئەم ڕۆژانەم بیردێنیەوە هەرگیز بۆ ناشرینی تۆ نەدەکردەوە تا لە دوجار زەفەری زەمانەت پێبردم چەند زاڵمی هەموو ڕۆژێ
بوویمە کۆیلە بە دیارتەوە بە ناچاری چیرۆکی پڕ لە زەتی عشقی گەنجەتی دوێنێم پێدەژێڕیەوە لە دوایشدا هەر بە تەنها گریان و کۆڵێ خەمم بۆ دێڵیەوە. دەستخۆش مامۆستا بەڕاستی جوان بوو. سوپاس. جا با لەو پیری و نەهامەتی و دڵتوندیە دەردبێنین بیگۆڕین بابەتەکە. فەرموو. مامۆستا چۆن لە ڕۆژنامەی هاوکاری دەڕوانی بەڕێزت چکە وابزانام لە هەندێک جێ باست کردووە دەرەی بە یەکەم دەستپێکی کارم یاخود خۆشەویستترین کارم بوو کە ئەو کاتی کاری ڕۆژنامە ڕۆژنامە لە کاری ڕۆژنامە نووسیمدا ڕۆژنامەی هاوکاری بە یەکەم قوتابخانەی خۆم دەزانم چونکە لەوێ فێرە کاری ڕۆژنامە نووسی بوو و توانیم لەوێ بزانم هوەری ڕیپۆرتاژ نووسین لەکوێوە دەست پێ دەکات. لە ساڵی 1970ەوە من لە ڕۆژنامەی هاوکاری دەستم بە کارکردن کرد. مامۆستا بەشێکی زۆر لە نووسەر و ڕۆژنامە نووسەکان لەو ڕۆژنامەیە بابەتیان هەبووی کورد بەڕاستی بەدڵنیاییەوە ڕۆژنامەی هاوکاری نەک هەر قوتابخانەی هوەری ڕۆژنامە نووسینی من بووە زۆربەی زۆری نووسەر و ڕۆژنامە نووسەکانی تر بووە چونکە لەبیرت نەچی ئەو تاکە ڕۆژنامەی هەفتانە بوو کە ئەو کات لە بەغدا دەردەچوو و زۆربەی زۆری ڕۆژنامە نووسەرە گەورەکانیش لەوێ کاریان کردووە و من لێرەوە سەری نەوازش و ڕێزم بۆ مامۆستا حلمی عەلی شەریف دادەنوێنم بۆ چونکە ئەو یەکەم کۆکەرەی وەری ئەو نووسەر و ڕۆژنامە نووسانە بوو لەو ڕۆژنامەیە کە ڕۆژنامەی هاوکاری بوو. بەڵێ مامۆستا نازم بە چ شاعیرێک سەرسامە؟ ئەوە پرسیارێکی قورسە. من شتی جوان دەخوێنمەوە. بەڵێ لە شوێنێکی گوتارێکی کۆنتە لە شوێنێک ناوی شاعیرێکی عەرەبت هێناوە زۆر لە نەزار قەبانی لای من طبعا شاعری جوانیە شاعری واقعە و ئەو بە جوانترین وەکو فۆتۆگرافێکی زۆر لێ هاتوو وەستفی ژنی کردووە یان وێنەی ژنی نەخشاندووە گرتووە لە شعرەکانیدا و من بڵێ ساڵانە ئەگەر دەرفەت هەبی چەند ساڵێکە هەموو دیوانەکانی دەخوێنمەوە. نەزار قەبانی یەکێکە لە شاعیرە جوانەکانی عەرەب بێجگە لە عەرەب شاعیرە جوانەکانی ئینسان جا من لە منتەڵەقی ئینسانیەوە دەڕوانمە شعرەکانی قەبانی. زیاتری شعرەکانیشی وەسفی ئافرەت و جوانی ئافرەت و گەورەی ئافرەت نیشاندا. گوتم سێ بەشی شعرەکانیەوەی ئەوەندەی ئەو لە ناخی ژن گەیشتووە باوەڕ ناکەم ژن لە ناخی خۆی واگەیشت تێگەیشت بێت. اینجا مامۆستا نازمیش پێی خۆشە جوانی ژن لەو ڕێگەی و پیشاندا چۆنە یعنی نازانم من ئەوە دیوانەکانم پیاوی عاشقی هەردەم من ئەوە دیوانەکانم لە پێشتا دیوانی یەکەمم کە چاپ کردی ساڵی 1986 بە ناوی عشق ئەوەتە بە ناوی عشق یعنی من هەمیشە ژن بە جوانیەوە دەبینم و هەندێک جاریش ژن بە ناشرینی دەبینم بەڵام جوانیەکان لای من پیرۆسترن لە ناشرینیەکان چونکە ڕەگە ناشرینیەکان زۆر کەمبی بەدڵنیاییەوە لە نەتیجەش هەر جوانیەکانی ژن سەر دەکەوێت. ئەمە لە بینی ژن و پیا و یەک پێناسی بچووکم بۆ ژن هەیە دەرێم دایمەن نازم بەڕێز چۆن تێ دەڕوانی بڵێ بەڵام دایمەن دەلێم ژن بۆ فاترن نە پیا و بەزەوەندا هیچ کە نالێم هەردوو لە هەست و عاتیفەیان هەیە هەردوو لاش ڕقیان هەیە جا زۆر جار پیاوەکە زۆر عاتفی تر دەبیت لە ژنەکە زۆر جاریش ژنەکە بەدڵنیاییەوە ڕەنگار ژنەکە زیاتر بۆ منداڵەکانی بسووتێ یان زیاتر
منداڵەکانی لە باوەش بگرێت چونکە بمانەوێنەوەش مەسەلەیەکی خودداییە منداڵ لە ڕەحمی ژن بەردەبیتەوە کە لە ڕەحمی ژنیش بەربەوە بە دڵنیاییەوە ژنەکە زیاتر عاتفی ترە. ئەم کتێبە زۆر جوانە بەڵام ئەمە بۆ کۆپیە ینی ئەوە نەماوە بڕوا بکە ئەو دیوانە کاتی خۆی لە بازار نەما لە بازار نەما تر کۆمەڵێک جەنجاڵیەت و سەربردەی ژیان و وای کرد کە ئەو دیوانە لای خۆم نەمێنێتەوە بەڵام برادێکی عزیزم هەڵۆخانەقینی لە کاتی خۆی ئەو کتێبە بە دیاری دابوومە خوشتێکی ئازیزی ئەو کە خوشتی منیشە گوتی ئەو دیوانت لە ماڵی ئێمەیە گوتم چۆن گوتی بۆ دێنم گوتم وەڵام من ئەوە گەورەترین دیارە دەدەیە من جوانترین دیارە گوتی ئەوە لە کاتی خۆی بە دیاری بۆ خوشکەکەی منت نووسیوە گوتم وەڵڵاهی پێ بڵێ زۆر سپاسی ئەو خوشکە عەزیزەی خۆم دەکەم فعلەن گوتی بەڵام نادەمێ بۆ خۆت گوتم باشە کاکە بۆم کۆپیکە ئەوە تا کۆپیەکە لە بەردەبتە پێم خۆش مامۆستا شارێکی لەم کتێبە بخوێنینەوە ئەوە ئەگە بکرێت ئەرەوڵای شارەکانی جوانن زۆر باش بزان کامەت پێ جوانە خۆت کامەت لە خۆت و نزیکە لە بیرەوەریەکانی ئەو کاتێکەوە نووسیوە با عینەکەمان دەربینیت بەڵێ بەناوی لە ناو حەزی کچێنیتە دەخولێمەوە الله حەزت بۆتە فریشتەیەکی باڵسپی و بەناو ڕەزی هەردەکاریمە دەخولێتەوە شەوان خەو بە تاڵی قژی تۆوە سرم دەخاتە سەرسەرین وەکو کۆرپەی بەرمەمانت سووک دەملاوێنێتەوە نازانم تۆش لەم دوورەوە دەنگ و باسی کچێنی چیم بۆ دەجێڕێتەوە شەوانی درەنگ مەگەر چرکەی کاتژمێری نێو دەڵاقەکەی ژێرسەرم لە خەیاڵی سینجی گەرمت واگان بێنێ نەوەک بزەی ئەستێرەکانیش ئەو دنیایم پێ نەگۆڕێ حەزم لێتە و کەزیت شۆڕەبی نێوان هەردووکمانە و لێوم ناگاتە لێوت بۆ ماتیەکی شەختەبەستی ساد و تەزیر و حەزم لێتە مامۆستا کۆتا پرسیارمەوە بوو ماوەیەکی زۆر خەریکی نووسینەوەی دراما و کۆمەڵێک نووسینی شانە و ئەم بابەتانە بووی جگەلەوە ئێستا چەند درامایەکت هەیە ینی سینناریۆی دراما دوانی زۆر سەرنجڕاکێشە لای منێکیانەوەیە کە چایخانەی عبۆیە هەناوەکەی جوانە و باسی کەسایەتەکانی هەولێر دەکات هەتاکو ئێستا وابزانم سینناریۆی جوانە نووسراوەتەوە کە من یەک دوو جار خوێندومەتەوە لە بەردەستم بووە و درامایەکی کەشتەیە فرمێسکی بەراعات یەکێکە لە جوانترین و ناسکترین تێکستەکانی ناو هاوچەرخە بەڵێ مۆدێرنا و باسی خۆشەویستی و باسی وەفا دەکات زۆر جوانە ئایا هیوایەکەیە بۆ لەدایک بوونی ئەو دوو درامایە من تا ئێستا کە سێ درامام پەخش کراوە لە شاشەی کەناڵە ئاسمانیەکان لاس و خەزاڵ و خەز و سیامەند و فرمێسک چایخانەی عەبۆش زۆر بە ئاواتەوە بووم و بە ئاواتیشمەوە و باس لە خەڵکی هەولێر دەکا لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و باوەشگرتنەوەی هەولێریەکان بۆ لێقەوماوان ئەوەش هەمووی بە بەڵگە و بەڵگەداریە یعنی کاتی خۆی باوەشیان بۆ ئەنفالی بارزانیەکان و هەروەها بۆ ئەنفالی گەرمیان و کارەساتی هەڵەبجە و بادینان و خۆشناوەتی کردوتەوە من لەو درامایە باس لەو شتانە دەکەم و بەشی یەکەمیشی لە ساڵی 1970 دەست پێ دەکا تاوەکو هەشتا یەک
لەم درامایشدا خۆت ئاگاداری لە هەموو دەرگایەکانماندا بەڵام زۆر بەداخەوە کەس دەرگای لێ نەکردینەوە هەتا چوینە کەس دەستڕۆیشتووە پارەدارەکانی هەولێرێش کە هاوکاریمان بکەن و یارمەتیمان بدەن بەڵام ئەوانیش ئامادە نەبوون تەنها 1 دیناریش بۆ ئەو درامایە هاوکارمان بن و ئەمە خەمێکی گەورەی منە. دوو بەنسبەتی درامای فرمێسکی بەراعەت ئەوش هەر خۆت ئاگاداری و خۆشت هەر تایپت کردووە ئەمە درامایەکی هاوچەرخە لە 10 حەلەقە پێک هاتووە و دەکرێت بەشی دووەمیشی بۆ بنووسێتەوە 15 و هەموو کارەکانمان بۆی تەواو کردبوو لە هەتا ئەکتەرەکانیشمان بۆ ئامادە کردووە لۆکەشنەکانیشمان بۆ ئامادە کردووە بەڵام تاوەکو ئێستا لەگەڵ ئەوەی کە ئەو درامایە تێچوونەکی زۆر کەمیشی تێدەچی بەڵام تاوەکو ئێستا لە دایک نەبووە و بەرهەم نێنراوە هیوادارم کە دەرگایەکمان لێ بکرێتەوە بتوانین بۆ ڕەمەزانی ئایندە یان پێشتر ئەو درامایە بەرهەم بهێنین و بینەری خۆشەویستی ئازیز ببینێ. پێم خۆش بوو لە کۆتایی داگە شتێکت ما بێت چکە من دوو بڕگەی بچوشی بەرنامەکە ماوە پێم خۆش بوو ئەگەر شتێکت ما بێت. وەڵام من خۆشەویستیم بۆ کەناڵی دیمەن چونکە پێدەچێ ئەو کەناڵە خۆی لە ناو بینەری کورد ئاشنا بکە و خۆی بدۆزێتەوە و ئەوەی سەیریشی دەکەم جیایە لەگەڵ هەندێک کەناڵی تر کە بەڕاستی جوانیەکانیان شێواندووە. قوربانت مامۆستا زۆر سپاس دەکەین ئێمەش شانازیت پێوە دەکەین کە لە بەرنامەکەمان ماندوومان کردی و لەگەڵمان بووی زۆر تەنها یەک شماوە بڵێ چاوی ئەو دوو ئەو گەنجانە ماز دەکەم لە پشتی کامیراوە کاک دانار و کاک سامان و کاک سعد کە بەڕاستی ئەوانە سەربازی ونن لە تەلەڤیزیۆن و لە دراما و لە کارە هونەریەکاندا چونکە گەر ئەوان نەبن کەس ئەمە نابینێ دووبارە ماچم بۆ ئێوە. قوربانتم مامۆستا ئێمەش شانازی پێوە دەکەین و سپاس دەکەین کە ماندوومان کردیەوە دوسێ جاروا لێمەوە چکە بەڕاستی بۆ شەوانی درەنگ و ئەو شەوە خەریک و ماگریێنی. مامۆستا یەکێک لە بڕگەکانی کۆتایی بەرنامەکەمانەوەیە کە کتێبێک بە دیاری بدەین بە بەڕێزت ئەویش کتێبێکی جوانە هی کاک نووسەری بەتوانە کاک تەیب قادرە مرۆڤێک لە نزیکمانە هیوادارم بەدڵت بێ. زۆر سپاس من ئەو دیارە وەکو دیارەکی زۆر بە نرخ وەردەگرم و هیوادارم کاک تەیب هەمیشە سەرکەوتوو بێ لە کاری شعر نووسینیدا. زۆر سپاس زۆر سپاس. مامۆستا یەک بڕگەی کۆتایی بەرنامەکەمان ماوە وێنەیەک بە بەڕێزت نیشان بدەین بزانین ئایا دەیناسی یان نایناسی. واسمان لێ ناوی فەرموو بەڵام ناوی مەلێ بەزان بەڵێیان نەخێر دەیناسییان نا بڵێ. نایناس. زۆر سپاس. بینەرانی ئاز و خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان پێتان دەڵێن جەژنتان پیرۆز بە هیوای لەشساغی و سەلامەتی تەندروستی و بۆ ئەوەی ئێوەش و مامۆستاش ئەو کەسایەتیە بناسن چاوەڕوانمان بن لە هەڵقەیەکەی لاپەڕەکەمان بە هیوای دیدار.